الله أكبر 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 كبيرا والحمد لله حمدا كثيرا وسبحان الله بكرة وأصيلا. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. سلامی خوای گەورەتان لێبێ. السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار عیبادەت و تاعاتی مانگی ڕەمەزانی پیرۆز لە تەواوی مسلمانانی جیهان قبول بکە ئینشاء الله. ومێدەوارین لە پەروەردگار مانگی ڕەمەزان بە خێر و بەرەکەت بڕوا و خێر و چاکەمان بۆ جێبێ لێ لە دوای خۆی بۆ هەموو لایەکمان ئینشاء الله. ئیمانداران مسلمانانی ئازیز، موژدەتان لێبێ. حەز دەکەم لە وتاری ئەمڕۆدا جەژندا هەندێک موژدەی خۆش دەمە جەنابتان. موژدەتان لێبێ لەوەی کەوا توانیتان ئەو خەڵاتە جوانەی پەروەردگار کە ناردی بۆ ئێمە و مانگی ڕەمەزان بوو بە ڕووسپی بیگێڕێنەوە بەلای خوای پەروەردگار و بە جوانی ئەنجامی بدەین. موژدەتان لێبێ ئەوەیە کەوا للصائمی فەرحەتان، ڕۆژوان دوو خۆشیانە ئیمانداران. خۆشیەکی هەموو ئێواران فتارمانە کرد، ئەوە خۆشیەکی پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام. خۆشیەکی تری ئەوەیە ئەمڕۆیە ئیمانداران خەڵاتەکرین. ئەم دوانە ئەکا یەک خۆشی چونکە هەردووگیا لە دنیایە، بەڵام خۆشیە گەورەکە ئەوەیە کە لە قیامەتەوە هەموومان کە لە ناو بەهەشتا کاتێک پێت ئەڵێن پێش ئەوەی کە بشتە بەهەشتەوە یان لە ناو بەهەشتا بێ فەرم و بڕۆرەوە ناو بەهەشتەوە یەکێ لە دەرگاکان پێی دەڵێن دەرگای ڕەیان. خوای متعال جەلە جەلالوه بە ئالی بەهەشت ئەڵێ ئیمانداران مسلمانان، ئەوانەی کە بە قسەی منتان کرد ئایا چیتانەوێ بۆتان بکەم؟ ئەهلی بەهەشتیش ئەڵێ خودایە ئەوەنە ناز و نیعمەت ڕشاندووە بەسەرماندا، ئێمە لەمە زیاتر ئەبێ چی بێ؟ خوای پەروەردگار پیان ئەڵێ جارێ ماوە، جارێ گەورەترین خۆشی ماوە ئێوە نەتان بینیوە. ئەو کاتەیە کە ذاتی ئەڵڵا جەلە جەلالوه لایقە بەخۆی کە خۆی پیشان بە ئالی باشتەدا. ئیمانداران، خۆشترین کات و خۆشترین لەحزە ئەو لەحزەیە کە تۆ بە چاوی خۆت خودای گەورە جەلە جەلالوه ئەبینی، ئەوە خۆشترینە. بەڵام لە دنیادا ئێستا ئەوەی لەزەتمان لێ کرد یەوارانە فتارمانە کرد. ئەوەیە ئەمڕۆ کە خەڵاتەکرین لای خوای پەروەردگارەوە. ئەوانەی کە بە ڕۆژوو بوون مانگی ڕەمەزان بە جوانی بردیانە سەر، ئەوانە ئەمڕۆ ڕوویان سپیە. بەڵام بەداخەوە بۆ کەسانێک کە مانگی ڕەمەزان هات و نەیانتوانی ڕووی خۆیان سپی بکەن لە دیوانی خوایە، بەداخەوە بۆ کەسانێک نەیانتوانی لە مانگی ڕەمەزان خوای گەورە لە خۆیان ڕازی بکەن. موژدەیە بۆ ئەو کەسانەی کەوا لەو دوو حاڵەتە موژدەیەکی خۆشە. موژدەیە بۆ ئەو کەسانەی کەوا لە قیامەتە خوای گەورە موژدەی خۆشیانە داتێ. الصيام جنة، پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصلاة والسلام ئەفەرمێ فيستجين بها العبد من النار. ئەفەرمێ ڕۆژوو وا دەکا مرۆڤ ئەپارێزێ لاگری دۆزەخ. مژدەیەکی خۆشەوەیە کە ئەم ڕۆژوەی کە من و تۆی گرین نایە لێ ئێمە داخلی کە بەچی بین؟ داخلی بە دۆزەخ بین. ئەمجا خوای پەروەردگارە فەرمێ الصوم لی، ئیمانداران ڕۆژوو ئەڵێ بۆ منە و ئەجر و پاداشتی من شەیدەمەوە. کەس نازانێ پێمان بڵێ ئەجر و پاداشتی ڕۆژی چی بێ مەگە خودای گەورە خۆی بزانێ. چونکە لە ناو عیبادەتەکانە خوای پەروەردگار هەڵی بژاردووە. چه عیبادەتێکی هەڵبژاردووە خوای پەروەردگار؟ ڕۆژووە. ئەنا عیبادەتەکانی تر هەمووی بۆ خۆتە، بۆ منە، هەرکێ بۆ خۆیەتی، بەڵام ڕۆژوو بۆ خوایە. بە تایبەتی مانگی ڕەمەزانی پیرۆز خۆیشی پاداشتی ئەداتەوە. ئەبێ پاداشتی خوا ئەزانێ گەرە چی بێ ڕۆژوو. ئەوە موژدەیەکی ترە لەوانە کە خۆشترین موژدەیە کە ڕۆژوو بۆ پەروەردگارە و پەروەردگارش کە ئەجر و پاداشتی ئەداتەوە بە تۆ یان بە من، بە هەموومان. ئیماندارانێکێکی تر لەوانە کە مانگی ڕەمەزانی پیرۆز کە موژدەمان پێدا لەبەر خوای پەروەردگارە ئێمە ڕۆژوومان گرتووە و لەبەر خوای پەروەردگارە عیبادەتمان کردووە، چونکە ڕیای تیان نییە. ئێمە ئەتوانین ڕۆژوو نەگرین و بڵێن بە ڕۆژووین بینی خۆمان و خوا، بەس لەبەر ڕەزامەندی خوایە کە تۆ تینی تا ئەو ناخۆی، بەس لەبەر ڕەزامەندی خوایە 14 سەعات و شتێک
کۆ دەم تەگریتەوە لە ئاو و لە خواردن و لە هەموو شتێک تینیتە برسیتە بەڵام ئامادە دیت ڕۆژەکەت بشکێنی لەبەر ڕەزامەندی پەروەردگار ئەمە گەورەترین موژدەیە کە خوای پەروەردگارت داتێ لەم دنیایە ئەگە خۆت تینی بکەی خۆت برسیکەی لە ڕۆژی قیامەتە نەتینیت دەبێ نەبرسیت دەبێ چاک بزانە ڕۆژوو لەو کاتەدا فریات ئەکەوێ وفرمويتي بيغمري إخوة عليه الصلاة والسلام الصوم جنة من عذاب الله أتباريز لسزاي خواي پروردگار روجو أو روجوي كغردو معنا أبي إما ظلمان بي خوش بي وأميدوارين وقمان ما نشون ببرامبر پروردگار آوا من لقلا أكاو آوا پاداشت معنا داتوا بيغمري إخوة صلى الله عليه وسلم ليان برسي كام كردار كام آكار كام روش كلا إخوة زور شئينا پیغمبری خوا صلی الله علیه وسلم کات امام عمر لی پرسی فرموی اویا خوشی بخیتا دلی ایماندارێکەوە مسلمانێکەوە ئەم ڕۆژە جەژنانە کە ڕۆژی جەژنە لە ئێستاوە هەتا تەواو دەبێ ڕۆژی خۆشیە ڕۆژی ئەوەیە دڵی یەکتری ڕازیکەین ڕۆژی ئەوەیە وشەی جوان بڵین ڕۆژی ئەوەیە دەمچاوی پێکەنین بێ ڕۆژی ئەوەیە ئەوەی کە جوانە و لە جوانەکانە ئێمە پێشکەشی بۆ یەکتری بکەین خوا لێمان قبول ناکە لەم ڕۆژانەدا ئەوەی خراپ بێ و دەمچاو بدەینە یەکا و هەندێک قسەی ناخۆش و ڕق بکەین خوا لێت قبول ناکە خوا قبول ناکە لەم ڕۆژە کە تۆ ڕۆژوو بگری ئەڵێ ئەم ڕۆژە ڕۆژی خواردنە خواردنەوەیە ئەم ڕۆژە ڕۆژی خۆشیە ڕۆژی غەمبارکردن نییە ڕۆژی ئەوە نییە کە خۆت غەمبارکەی ڕۆژی قەبرستان نییە ڕۆژی زوندوەکانە لەگەڵ زوندوەکانە جەژنکەی نەک لەگەڵ مردووەکانە بۆی ئەم ڕۆژە فێرمانەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من دڵی مناڵەکان خۆشکەین دڵی خێزانمان خۆشکەین دڵی کچەکانمان کوڕەکانمان خۆشکەین دڵی دراوسێکانمان خۆشکەین دڵی شارەکەمان خۆشکەین هەمومان بەرامبەر بە یەک دڵمان پاکەینەوە بە دڵێکی پاک بینە بەرامبەر یەک بە سێنگێکی پاک معقولة سی ڕۆژ بە ڕۆژوو بی یەمان ئەو دڵە پاک نەبێتەوە ئەو عیبادەتە نەتوانێ ئەو دڵت پاکاتەوە بۆیە ئەبێ هەمومان ئەو وعدە بدەین کە لە ڕۆژی جەژندا هەمومان بەرامبەر بە یەک دڵمان کە بەرامبەر یەک پاک بێتەوە و لەگەڵ ئەوەشدا هەرچی خۆشیە بیکەین و باشترین ئەوەی کە ئینسان بیکە دڵی مناڵێکی هەتی و خۆشکەی دڵی ماڵێکی بێ باوک خۆشکەی دڵی کەسێک کە لێ قەوماوە کەسێک کە نەخۆشە کەسێک گرفتێکێ بۆی چارەسەرکەی یارمەتی بدەی و بەدەمیەوە بی ئەگەر بە وشەیەک شەبێ ئەگەر بە قسەیەک شەبێ ئەگەر بە پارە ئەبێ ئەگەر بەوە نەبێ ئەگەر بە هەر شتێک بێت تۆ بتوانی دڵی مسلمانی خۆشکەی باشترین و چاکترین کردەوەت کردووە و کەسێکشی لای خوای گەورە زۆر خۆشەویستی چکە پێغەمبەری خوا فەرمێ باشترین مرۆڤ و باشترین مسلمان و ئیماندارە ئەو کەسەیە دڵی برای مسلمانی خۆش دەکات چکە ئەوە بێ ئێمە ئەوەی بۆ خۆمان خۆشمانگەرەکە بۆ برای مسلمانی خۆمان خۆشمانگەرەک بێ ئیماندارانی خۆشەویست ئەمڕۆ ڕۆژی عەفووە لێبوردەییە ئەبێ ئێمە بەرامبەر یەک زۆر لێبوردە بین زۆر لێبوردە بین لەو کەسانە بین کە خوا باسمانەکە و دڵمان فراوان بێ ئەو کەسەی ئەمڕۆ لێبوردە نەبێ خوا لە قیامەتە لێی نابورێ وریابن ڕۆژی جەژن لە خەڵک نەبووری خوا ڕۆژێک دێ محاسەبەتەکە خوا لێت نابورێ خوا گلەیت لێکە پێتەڵێ عەبدەکەم تۆ لەبەر ڕەزامەندی من لە خەڵک نەدبووری ئەمڕۆ منش لە قیامەتە و لە ساحەی مەحشەردا لێت نابورم چکە نابێ وابینێمە نابێ دڵمانەوەنە ڕق بێ بەرامبەر بە یەکتری ئەبێ ئێمە لێبوردەمان زۆر بێ وەسیلەی ڕەحمان ئیمانداران خوای پەروەردگارە فەرمێ لە حەوت تەبەقەی ئاسمانەوە ئەڵێ ئەی موحەممەد عەلەیهی سڵات وەسەلام پێیان بڵێ بە ئوممەتەکەت هەر کێس سیلەی ڕەحم جێبەجێ بکە بەینی من و ئەو عەرش ئاوا گرێدراوە بەیەکەوە هەر کەسێ سیلەی ڕەحم ببچڕێنێ مشەی بچڕێنم لەگەڵیا ئیمانداران خوا سیلەی ڕەحمە بچڕێنێ لەگەڵتا ئەگەر تۆ سیلەی ڕەحم بچڕێنی لەگەڵ قەوم و خزم و ئەحباب و خۆشەویست وریابن ئیمانداران ئەمانە خەتەرە چکە خوا سبەینە گلەیمان لێکە سبەینێ دێتەوە لە قیامەتا گلەی لێکە ئەڵێ فڵان کەس بۆ نهاتی بۆلام ئەڵێ خودایە تۆ لەوە گەورەتری ئەڵێ ئەگە بچوای بۆ لای قەومەکەت لای خزمەکەت ئەوە من لەوێ بوو من تەبینی چۆن ئەڵێ بچوای بۆ لای نەخۆشێ
باگلەیمان لێ نەکا پەروەردگار ئەبێ ئێمە قەومەکانمان خزمەکانمان دۆستەکانمان ئەحبابەکانمان ئەبێ بەسەر بکەینەوە بەوە ڕازی نەبین بە موبایلی بە نامەیەکی موبایل ئەوە وامان لێ نەکا ساردمان کاتەوە ئەوە شتێکی پێشکەوتنەوە ئەمڕۆ هەیە و ئەبێ بیکەین بەڵێ شتێکی جوانە بەڵام خۆ ئەوەی کە لە بندەستایە و لە شارەکەتدایە ئەسڵ ئەوەیە بچی بۆ لای وەکەوە نییە بچیتە ماڵەکەی وەکەوە نییە بچی لە دەسەلامێکی لێ بکەی وەکەوە نییە بچی باوشێکی پیا بکەی هیچی وەکەوە ناگەێنێ ئیمانداران ئەبێ ئێمە سیلەی ڕەحم و جەژنەکەمانش گەرم و گوڕ بکەین ئیمانداران سێهەمیان ئیمانداران لە سێهەم کە لە گشتی گرنگتر بێ گردن ئازاییە چکە وریابە گردنی خەڵک ئازا بکەی خوا گردنت ئازاکە یەکێ لەو کەسانەبی کە لە ڕەمەزانە گردنتی ئازا کردووە ئەی ئەگەر گردنی خەڵک ئازا نەکەی سبەینی خوا گردنت ئازا ناکە چۆنە بێت تۆ عەفوت نەبێ بەرامبەر بە خەڵک داواش بکەی خوا عەفو پێ بکە خوا ڕەحمت پێ بکە خوای گەورە فەرمێ ئێوە ڕەحم بە یەک بکەن لەسەر زەوی منش لە ئاسمان ڕەحمتان پێک ئەگەر ئێمە ڕەحم بە یەکتری بکەین ئەو کاتە خوای پەروەردگار ڕەحمانش پێک خاڵی چوارەم ئیمانداران ئەوەی حرامە نەیکەین ئەوەی خراپە نەیکەین ئەوەی خوا پێی ناخواشە نەیکەین ئیمانداران خۆمان چاکە زانین چی باشە بیکەین بۆ چی خراپە نەیکەین لە خۆمانەوە لە کچەکانمان لە کوڕەکانمان لە ژنەکانمان ئەبێ جلوبەرگێ نەکەینە بەرمان خوات و ڕەبکە جلوبەرگێ نەبێ لایق نەبێ بە تۆی پیاو کە تۆ باوکی ئەو مناڵانەی تۆ دایکی ئەو مناڵانەی لە ناو خەڵکا با خەڵک دەستت بۆ درێژ نەکا بڵێ ئەمە مناڵی فڵانە با بڵێن بڵێ ئەمە مناڵی فڵانە لە چاکیدا نەکوا لە خراپە خوا پەنامان بدا بتوانین مناڵەکانمان قەنەعەت بکەین خۆمانش نەچینە ئەو شوێنانەی کە خراپە ئەو شوێنانەی چاکە قەیچەکە با بچینە ناوی و خێرمان شەگە ئەگا پێنجەمیان ئیمانداران ئەوەیە ڕەحمەتی خواتان لێبێ مەچن بۆ تەعزیە ئەوەی تەعزیە هەیە لەم ڕۆژانە ئەمڕۆ بەیانی ناچارە ئەمە لا حەولە ولا قووەتە ئیلا و موسیبەتەوە هاتووە ئەچی بۆ لای بەڵام بۆ حەزینێ مەچۆ غەمەکەی دووبارەکەیتەوە بەڵام هەیە پار و ساڵێکی پێش ئێستا مردووە ئێستا لە جەژنا سێرەکەی هەر عادەتە و عورفێکە دایەنن تەعزیەکی بۆ دانە بەناوەی تەعزیەوە بچی بۆ هەرچی ماڵی خێرت ناگا بەخوا دوای خوا گلەی لێکە ئەمڕۆ ڕۆژی خۆشیە ڕۆژی غەمباری نییە ڕۆژی تەعزیە نییە ئەبێ ئێمە قەنەعەتمان بۆ دروست بێ هەموومان مڵکی خواین هەموومان مڵکی خواین ئەمڕۆ تۆ سبەینێ من ئەمڕۆ من و سبەینێ تۆ گشتمانە گەڕێینەوە بەخوا بەس کاتەکەیە گشتمانە ڕۆینەوە بەناو ئەو گڵە و بەناو ئەو قەبرە و گشتمانی زیینی ئەەکەینەوە ئیماندار ئەبێ ڕازی بین بە قەدەری خوا کە خوای گەورە چی نووسیە لەسەرمان خوای گەورە عیبادەتمان لێ قبوڵ بکە مانگی ڕەمەزانی پیرۆزمان لێ وەرگرێ یا ئەڵڵا خوایە دڵی هەموو لایەکمان خۆشکەی یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێینەوە ڕۆژی مانگی ڕەمەزان قورئان خوێندنی مانگی ڕەمەزان خوای لێ تەپاڕێینەوە تەراویحی مانگی ڕەمەزان زەکاتی مانگی ڕەمەزان خەیری مانگی ڕەمەزان چاکەی ئەو مانگە خوایە لە هەموو لایەکمان وەرگری یا ڕەبی خوایە لە ئومەتی پێغەمبەری خوا وەرگری لەم پیاوە بەڕێزانە و مسلمانە ئازیزانە وەرگری لەم شارە ئازیزە وەرگری یا ئەڵڵا خوایە لێ تەپاڕێین و ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی ئەوەی داوای دوعای خێری کردووە ئەوەی نەیکردووە خوایە شفای عاجلیان بۆ هەموویان بنێری یا ئەڵڵا خوایە ڕەحم بە پیاوە تەمەنەکانمان بکەی عاقیبەت خێران بکەی ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕەحم بە دایک و خوشکانمان بکەی ڕەحم بە وڵاتمان بکەی یا ڕەبی خوایە وڵاتمان پارێزی لە هەموو شەڕێ لە هەموو خراپەیەک لە هەموو فیتنەیەک یا ئەڵڵا وڵاتمان بەرەو هەرزانی بەری خوایە برایی تەبایی یەکریزی بخێتە نێوانی هەموو لایەکمانەوە ئامین ئامین والحەمدولله رب العالمین فەرموو با جەژنە پیرۆزە بکەیت